بەڵە سڵاوی خواتان لێبێت هاوشەوی بەشێکی زۆر لا شار شارچەکان ئەمڕۆ لا دەڤەی ڕاپەڕینیش بەدایبەت لە ڕانیا مەراسیمی ڕێکخراوە بۆ یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خودای لەسەر بێت هاوڵاتیانێکی زۆر بەتایبەت لە شای ڕانیا ئێستا من لە مزگەوتی گەورەی ڕانیم هاتوونتە ئێرە بۆمبەسی دەردوینی خۆشی و هەروەها بەمبەسی دووپاتکردنەوەی ئەو بەڵێنی کە لەسەرنی بەتایبەتی جێبەجێکردنی فەرموودە و سونەتەکانی پێغەمبەرمان درودی خودای لەسەر بێت بۆ بەستای ئێستا مامۆستا عەبدوڵڵا دەروکۆتریم لەگەڵا بەرپرسی زانایان مامۆستا سڵاوی خوا لێبێت زۆر سپاس دەکەم باسی ئەم مەراسیمە بۆ بکەی کە ئەمڕۆ ڕێکخراوە لە مزگەوتی گەورەی ڕانیا ئاماژ لە ڕێکخستنی مەراسیمەکان بە ناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا بەخێر بێن ئەمڕۆ 12 ڕەبیع الأول 25/8 2026 لە مزگەوتی گەورەی ڕانیا ئاهەنگێکی شایستەمان ساز کردووە کە تێیدا زانایانی دەبەرەکە و خەڵک بەگشتی لە بەرپرسەکانی حیزبی و حکومی و گەنج و منداڵ و هەموو چینی توێژەکە تێدا بەشدارە. ئەم ئاهەنگە بە خۆشی و دڵخۆشی دەربڕینی یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە لەوانەیە کەم ڕۆژ هەبن وەکو مناسبەتی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خەڵک تێیدا بە ئارەزومەندانە بۆی کۆبێتەوە. ئەمڕۆ دەبینی لێرە لە بەرپرسە گەورەکانی حیزب و حکوومەت و خەڵک و ڕیسپی و کەسایەتی و زانا و گەنج و مەلە هەموو چینی توێژەکە لێرە بەشدارە هەمووی خۆی بە خاوەن دەزانێ بۆ ئێمە پێویمان خۆش بۆ ئەمڕۆ یادێک ئاهەنگێک ساز بکەین بۆ دەربڕینی خۆشەویستی لەو مناسبەتە جوانەدا کە یادی لەدایکبوونی پێغەمبەری ئازیزمانە کە تێیدا باز لە ژیانی پێغەمبەر دەکەین باز لە هەڵوێستەکانی هاوڵانی پێغەمبەر خۆشەویستیان بۆ پێغەمبەر چۆن بووە شوێنکەوتنی پێغەمبەر چۆن بووە لەم ڕۆژگارە ئاڵۆزەدا لەم هەموو ناو قەیرانانەدا دەمانەوێت جارێکی دیکە لە مزگەوتی گەورەی ڕانیەوە ئێمە بیر لە چارەسەری کێشەکانمان بکەینەوە. یەک نقطە پێم خۆشە بیڵێم لە هەشتاکان من فەقێ بووم بیرم دێ یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرە کرایەوە ئەو کاتی منەظەمەی حیزبی بەعەس هەبوو لێرە ڕئیس منەظەمە وتاری هەبوو ڕێکخەرانی ئاهەنگی یادی لەدایکبوون وایان بڕیاردانابوو لە کاتی وتاری ڕئیس منەظەمەدا شیرنی و خواردن تەوزیع بکرێت بۆ ئەوەی هەرا و هۆسە دروست بێ و کەس گوێی لە قسەکانی ئەو نەبێ فعلەن وایان کرد تووڕە بوو ڕۆی بناغەی ڕاپەڕینی 5 سێی کوردستان کە لە ڕانیەوە دەستی پێکرد بناغەی ئەو ڕاپەڕینە لە یادەکانی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مزگەوتی گەورەوە بناغەی بۆ داڕێژرا. ئێمە بەو یادەوەریە پیرۆزانە ئەمڕۆ لە ڕانیە و لە مزگەوتی گەورە یادەکان دەکەینەوە بە ئومێدی ئەوەین بتوانین گۆڕانکاری جارێکی دیکە چاکتر لە وڵات و لە ناو خەڵکی خۆماندا دروستکەینەوە ئینشاءالله. بەخێر بێن سەرچاو. سواز بۆ ئامادەبوون بەڵێ دیمەنەکانتان بۆ دەیوازینەوە هاوکات من دەمەوێت ماوەسایشتری ئاینی وەربگرم ماوەسا بەڵێن کە لێرە ئامادەیە ماوەسا سڵاوی خوا لێبێ. عەلەیهی سەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ماوەسا ئەنجامدانی ئەم جۆرە ئاهەنگ و مەراسیمانە بەتایبەت بۆ یاد لەدایکبوونی پێغەمبەری سەروەرمان درودی خودای لەسەر بێت تا چەند گرنگە هاوڵاتیان پێویستە چی بکەن لەو ڕۆژەدا؟ بەناوی خۆی بەخشەندەی میهرەبان بەڕاستی جێگەی دڵخۆشیە کە لە شاری ڕانیەدا بەتایبەت لەو مزگەوتەدا کە مزگەوتی گەورەی ڕانیە جێگەی دڵخۆشیە کە ساڵانە لە دەرزەمانەوە یادی لەدایکبوونی پێغەمبەر دەکرێتەوە صلی الله علیه وسلم بە گۆڕوتینێکەوە. ئەوە زیاتر بە خەبەرهێنانەوەیە شەحنکردنەوەیەکە بۆ ئیمان و زیاتر خۆشەویستی دەربڕن بۆ پێشەنگی پێشەوامان محەممەد صلی الله علیه وسلم بەتایبەت کە ئێستا کە ئێمە لە دنیایەکی جەنجاڵدان خەڵک سەرتاڵە مەشغوڵە کەمتر دەیپەڕژێتە سەر ئەوەی کە لایەنێک لە لایەنەکانی پێشەنگی پێشەوامان محەممەد بگرێتە بەرێ بۆیە ئەو یادە زەرورە کە تێیدا باز لە سەروەری پێغەمبەرمان و لایەنێک لە لایەنەکانی ژیانی پێغەمبەرمان دەکرێتەوە بۆ ئەوەی کە لەو شوێن و جێگایەدا زیاتر گوڕوتینێک بەبەر ئەو گەنج و لاوانەماندا بکرێت بۆ ناسینی زیاتری لایەنێکی ژیانی پێغەمبەرمان محەممەد صلی الله علیه وسلم کە ئەو دەڤەرەمان دەڤەری ڕاپەڕین سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوانە هەمووی ئەلحەمدوللا کە دۆست و خۆشەویستی مزگەوتن لە مزگەوتەکانەوە پێغەمبەری پێشەمان دەناسن و دەیکەن بە پێشەنگ و پێشەوە و سنەتەکانی پێغەمبەر وەردەگرن. ئێمە کە دەڵێن ئەو ڕۆژە هەموو ڕۆژەکانی ژیانمان
ئەوە یادکردنەوەی ئەو پێغەمبەرمانە بەڵام ئەو ڕۆژە یا لەو مانگەدا بەتایبەت وەبیرهێنانەوەی کە چۆن ئینسان لە خەو کە هەڵدەستێ زەنگێکی بۆ لێ دەدرێت بۆ بەخەبەر بێ ئەوە زەنگێکی زیاترە بۆ ئەوی کە مەشغەڵەتی دنیایان هەیە کەمتر دەپڕژێنە سەر ئەوەی لایەنێکی ژیانی پێغەمبەر بخوێنەوە یان گوێی بۆ بگرن بەڵام لەو کات و ساتەدا بەخەبەر دێن و بەخەبەرهێنانەوەیکی باش ئەلحەمدولیلا جێگەی دڵخۆشیە کە لەو مزگەوتەدا بۆتە جێگەی بۆ ڕوتینێکی تازە و لەو مانگە پیرۆزەدا ئەو یادە پیرۆز و گەورەیە دەکرێتەوە جێگەی دڵخۆشی و ئێوەش دەستان خۆش بێ خۆش